ڕزگار پیاوێکی کاسبوو بێکێشەیە ڕۆژانە بۆ بژێوی خانەوادەکەی لە کوچە و کۆڵانەکانی شارکاری پاق لە فرۆشتن دەکات. ڕزگار سێبرای هەیە بارودۆخی داراییان باشە، بەڵام بەداخەوە هەرسێکیان عەبدی پارەن. کچێت خوا ئەوە مێردات و هەیتێت خوشک و برایەکانی نەیانە دەمی و بەسە براکەم تۆ چۆن وەردەبوو مناڵەیە باسی بەوە کێکەی نانا باد لێ دەبی کوڕم لێ دەبی ئەو بابەت دیتیا یەک کەلکی دنیای نیە هەر ئیستیفادەی نییە. بەسە کوڕم بەسە خاڵە جوان بابا جوان هەستۆ خوشکم چەند جار پێم گوتی کچێ مێر بەو پیاوەی مەکە، کچێ و پیاوە هیچ لەبار نییە، کچێ مفلیسە لۆ بە قسەی برات ناکەی لۆ هەر گوتت مێرد پێدە دەهەری گرەوە ئەو حالیتی داری. بەسە کوڕمی بڕۆ هینی وەختی ئەو قسانەیە پاشە پێم نارێت لۆ دەکە لەو پیاوەی دەبتەوە. بابا من دەزانم لۆ نایەنەکری ئەگەر حەفلەم شایی دادەهاتم خۆ بەس ئەوە دەزانن پارەی نیە و فەقیرە نانێ پارەکەی بدەن هەندە ڕەزیل و پیسکەنە هادی دەیانێ پارەکەی بە متوو بدەن. بڕۆ کوڕم دە بەسە خاڵە جوان بەخۆ پارە باوکم دەبم نابێ ئەوە باوکم ناکەوە کورا دەنگە دەنگت نەیە زمانی چ درێژە لە بەیانیەوە تا ئێوارەی نان نییە بخۆی. بەسە تۆ ناتوانی هەواڵ سوگەوت لەگەڵ مناڵی منا بکەیت. چێ و دەنگە دەنگە زەحمەت نەبی ئێرە نەخۆشخانەیەک فەرمو بڕۆنە دەرێ با فاسیکە فەرمو دەی بابا خەتای ڕزگاریە ئەگەر کاک ڕزگاری گەورە و گران واز لە پاق لە فرۆش نەبینی لە ڕێنا مەوجە بەڵێیدا پێی دەرێن کاک ڕزگار جان وەرە لەکە منیشکە لەکن بابا مشکل ناکە وەڵام پاقڵی خۆم دەفرۆشم. بابا من دەزانم فەقیر و عادەتەی هەیە بە ئیشەکیەوە دەگری حتا دەمری هەر بە فەقیری دەمری دەرێم کاک وەریشە فەقیر سەرخۆ هەر نێ فەقیر سەرخۆ. بەسە براکەم من کوڕەکەم وا فێر نەکردووە کە گوێ لە قسەی گەوران بگرێت. دە باشە کوڕەکەت هەیە کردە تەیارە لێمان خستەخانەیە کوڕم کاتتان باش کامەتان کەسی نزیکی ڕزگار جەوای عەلی ئێمە من خێزانیەوە هیچی مانیە لەو گۆڕە بووینە خزم و کە سوکاری. بەداخەوە نەخۆشەکەتان جەڵتەی دڵ لێداوە پێویستە بە زووترین کات نەشتەرگەریە بۆ بکرێت. ئێستا ئێوە ڕازی نەشتەرگەری بۆ نەخۆشەکەتان بکرێت؟ بەڵێ ناڕازینی ئێستا ڕازین یا ڕازینین یەک قسەم پێوە. ڕازینی کاکە تەواو. خاڵە جوان ئەوە باوکم پێویستە نەشتەرگەری بۆ بکەین دواتر دەبرێت. کوڕم دەزانم پاپتە بەس ئەمگۆ پارەتان هەیە بە خۆتان و داکتان پارەی دەوێت نەشتەرگەری پارە. بەڵێ من خۆمش دەکەم دکتۆر جان خوا باوکم چاکەوە. بەداخەوە نەشتەرگەریەکە دوو دەفتەر دۆلاری دەیە بەڵام من لای هاوڕێیەکم بە 3 ملیۆن دینار لە بۆ یەکەم. زۆر سوپاس دکتۆر گیان سوپاس دەکەین. وەرنە ژوورەکەم با عنوانی شوێنەکەتان بدەین. باشە زۆر سوپاس. دکتۆر جان بژە خوا خێرت بنووسێت. زۆر سوپاس. پێم نارێت جەنابەت 3 ملیۆنی بەچ پێیا دەکەی؟ ئێ براکەم ئەلحەمدوللا باوکم وەزعی باشە با یارمەتیم بە. کچم تۆ کچی منی ئەو زاوامە دوایش نەخۆشە برایی هەیە خزبی هەیە ئەم پارەکەی لۆ بدەم کوڕم. وەڵا ڕاست دەکەم. مادام خۆم پێیەکەم. چۆن خۆت پەیدای دەکەی؟ بەچی؟ ئاڵتوونەکانم ئەفرۆشم. ئاڵتوون؟ خوشکم گەر شتێکی وا بکەیت من حاشا لێ دەکەم ئەو ئاڵتوونانە هی خۆتە. براکەم تۆ ویژدانت هەیە؟ مێردەکەی من وا ئەمرێت من ئاڵتوونم بۆچی ئەگەر بۆ مێردەکەم نەبێت؟ مادام قرارت دایە شتێکی وا بکەیت ئەمە چی دێت و ناناسم. کوڕم ڕەزوان کوڕم خەفەت مەخۆ خۆم ئاڵتوونەکانم ئەفرۆشم باوکە باشە بێتەوە باشە؟ هەستە بابچینە لای دکتۆر.
رزقة ئێستا وەزعت چۆنە باشتر بوویت؟ والله بخۆت دەبینی الحەمد لله باش دەبی شاخ الحمد لله. ئیتر چی بکەین؟ ئەبێ شکری خوا بکەین. الحەمد لله. الحمد لله والله. الو سلامت بی بەسەر چاو بەس بەخۆ دەزانی و عملیاتی فتح سەدرم کردیا بەس بگەڕێمەوە سەر ئیشێ بەسەر چاو برا وەڵە ناو زێمە بە قوربان باش لۆت قەر دەکەم باش خوابس لا حول ولا قوة إلا بالله چی بووەوە؟ صاحبك ريخاني دو مانجا دريدا مويت جا ئەویش ماشەڵڵا ئەو هەموو سەرۆت و سامانە و ئەم هەموو پارەی هەیە. ناتوانێ تۆزە یارمەتیمان بات. نوع بشرك هي بازا نايك تبكي وایە بەڵام ئەبێ لە مۆلا لەبەر خاتری مناڵەکەمان و لەبەر خاترەوەی کە ژیانمان بەردەوام بکەین پێویستە بڕۆم ئیش بکەم. ايش يتصير؟ ئەو ئیشەی کە تۆ ئەت کرد منی ژێیکەم. بقربان او بتناك او عربانية لو كولاني لو او كولاني والله بتناك ئەزانی چی؟ تۆزە پارەم کۆ کردوێتەوە بۆ ئەلەند کە دەرچوو ویستم پلەیستەیشنی بۆ بکڕم بەڵام واز لەوە بێنە ئەچم بۆ لای کە عەبدوڵڵا ئەوەی ماڵی لەسەر فەرعەکەمانە ئەڵێم پشکم لە شارەوانی پارچەیەک عەرزم بۆ وەرگرێت کە بتوانم لەوێ عەربانەکە نا کابینەیەکی تیا دانێم ئەلەندی ژەبم لەگەڵ خۆمە ئیتر تۆ خەمە نەبێ. خمم نا ادي باوكت براكت شاشة دروس ناكن تۆ واز لە باوکو برام بێنە ئەوان لە کاتێکە یارمەتی ئێمەیان نەیە کە ئێمە پێویستمان پێ بوو گوێ بۆ قسەی کەس مەگرە. قل بي باشا بيك باشە مەگری کوڕم مەگری یاواش بێ اي كل كم وەرە دانیشە مەگری کوڕی من باوکە باشە بێت چاکەتە تۆ لەبەر کە دەی جانتاکەشم لە شان بکە ئەو پارەیەشی پێ بێ ئاگاو لە خۆ بێ. باش دایکێکیان تەخوا ئاگاو لە باوکم بێ. باشە کوڕەکەم اما خو باش دبي ان شاء الله با منیش بڕۆم بچم بەلای کا عەبدوڵڵا شۆرباکەم خستۆتە سەر کە هاتمەوە بەرەبەر ئەقڵە و ئەدەمێ تۆش ئیسراحەت بکە باشە؟ باشا جانم باش. دوو لە براکانی ڕزگار دوای نەشتەگەریەکە هاتن بۆ ماڵیان تا پاکانەی خۆیان بکەن. کاکە گیان وەڵا ئەو ڕۆژێک کە عەمەلیات کرابووی لە دوکانێ یعنی ئیشێکی زۆرمان کرد بۆ پێش خۆتە یوسفی برام. ڕاستەکە برام باوەڕت هەبی ئەشیایەکی گەلە زۆرمان لەوە هاتبوو ئەگەر با تۆ ئیسلامە نەکرد بە هەموو پارەکەمان دەفەوتە. يعني پارە گرنگترە لە ڕۆحی براتان
نا برام وكنجي قصير برا ئەو کەینێ قسەیە ئەتوو هەزاران شتی گرنگتر دەینی لە بۆمە دیارە بەست بکەن و کاتە زروفەکەوا بوو دەبایە بەجمە بێشت بە شتەکەەوە هەر ڕێک کە دیانیت باش ئەری برا گەورەمان عوسمانە چییە؟ ئەو لە سینە هەتا ئێستا نهاتەوە تەلەفۆی نەکردی دەمزانی هیچ دەمزانی هیچ دەنجی نییە خوا هەیە برا پێویستت بە هەرچ بوو ئەمە لە خزمەت دەین باشە پێویستم بە کەس نییە الحەمدولله وشکر خوا هەیە برام ئەتوو هەرچت بوێ لە خزمەت دەینە ئەتوو برا گەورەی مەی لەما گەورەتری ئەوەندەمان خۆش دەوەی نەبیتەوە ئەگەر پارەش زەرورە لە بۆ دەینین برام گۆزان ستا کردیە ئەزان سەتان شکاندەوە بەرامبەری مانە خەزووران کابراتان کا خوشکانێت وەڵامم پێ نەبوو ئەلو ئەشیا مالەواتیە ئاری دەی بڕۆین ئەشیا هاتیە برام ئەمە دەی بڕۆین وەڵا ئەشیا هاتیە لەسەری زندەگەری زندان خواتان دەگەم زۆر چاکە ئینشەڵا کە مەشکە دەگەینە بە هیوان باش بیشان برام ئینشەڵا باش دەبیەوە ڕزگار ئەوە کوان؟ ڕۆیشتم دیسان ئەشیان دوهات بوو ڕاش و نەستان خۆ ئەوان وتیان دوو شەو لێرە ئابین وازیان لێ بینە چت کرد دەگا بڵێ وەڵا خێری بنووسێ وتی بەیانی لە شارەوانی قسەیان لەگەڵ ئاکەم و بۆ دووەرەگرم ئیشەڵڵای خوای لێبێ دەستەکات خۆش بی دەستەکات خۆش باشە با منش بچم شۆرباکە و بۆ بێنم باش مەریەم ژنێکی فیداکارە ژنێک لەو شەقامە جەنجاڵەدا بۆ ئەوەی لێ نەگەڕێت خانەوادەکەیان تێک بچێت ڕێگەیەکی سەختی گرتە بەرودەستی کرد بەکارکردن بەسەر چاو دایکە جان کەمێک پاک لە بۆ باوکمان بینەوە بەسەر چاو ڕۆحەکەمەی بینەوە مریەم خان چۆنی؟ سەر چاو کاکەگیان تازە پاقڵام وەردەکەم بای چەندە؟ هەر چەندێک بە کێشەنی باقلەکەشت خۆشە ها؟ سپاس باقلەکە خۆشە بەڵێ دەست خۆش بێت دەمێکە ئیشێک هەیە ئەمەیە پێتی بڵێم فەرموو بۆ واز لەم ئیشە نەیانی بێ لای منیشکەی وەڵا ئەم ئیشە عیبی نییە ئەلحەمدولیلا ڕزقی خۆی تایە بەڵام ئیشەکەی منیش باش وەڵایی پێویست ناکات دەستە خۆش بێ سپاس ئۆفیسێکمان هەیە وەرە لەوێت کەم بە چایەچی پێویست ناکە کاکە سپاس دە باشە ڕۆژێک داوەتی منن ئەچین بۆ سەیران لەوێت کا برژێنین گۆشتە برژێنین ناڕێن کوڕم پێویست ناکە کاکەگیان بۆ بین بۆ سەیران باشە ڕقەمەکەتم بەرە بالان بێت ئەوە تۆ تەواوی کاکە بڕۆ لێرە تا حەیام لە بردووی دەی باشە باش خۆنم خواردوم وەرە کاکە ئەوە زۆرە دایکە جان بەواز لەو ئیشە بێنین ڕۆژانە خەڵکی زۆر خراپ توشمانە بێت ناکوڕەکەم قەی ناکەم منە لەگەڵایە نەترسی باشە خوای یان یارمەتیمان بە
بابا بڕواتەوی بە چای خۆم دیتم ها و کابینەت لێ دیارە لێ پاقلەی دەفرۆشی بەڕاستە؟ ئەرێ وەڵا بابا وەرە با بچۆرە ئەها بابەت جان لێ دیارە ئەو خوشکە تاقانەکەمە لێرە خەریکە پاقلە و شلەغەمی دەفرۆشی کوڕەکەش لینە بابا کچم ئەوە چ دەبینم لێروکانە ها؟ چیە بینی باوکێکیان سەربەرزیە بینی ئەوە سەرشۆڕیە چۆن دەبێت کچی من لەسەر جادە پاقلەی بفرۆشی ها؟ ئەوە کەی ئیشی ئافرەتە و ئیشی پیاوە تۆ دەیکەی باوکە ئافرەتیش شان بە شانی پیا و بۆی هەیە ئیش بکات نەخێر بۆی نییە ئیش بکە ئەوە سەرشۆڕیە لە بۆ من تێگەشتی؟ زمانی چەند درێژ بۆ بابا ئێستا بە پێشم کەەوە کچم یاڵە لۆماری نایەمەوە چییە؟ جوابی بابم دەدەیەوە مێردەکەت هەندە خۆش دەوێ خۆشەویستی بابت لەبیر کردیە؟ بەڵێ خۆشمەوێ و پشتیەگرم کچێ وەرە لەگەڵدام با بڕۆی دەی ڕاوەستە دلێت کچم مادەم مێردەکەت ئەوەندە خۆش دەوێت ئەمن ئەوە ئاشام لێ کردی تێگەشتی بە هیچ نەوعەگنەوە ئەمە هەر لە مێژە حاشان لە تو کردیە پیرۆزی مێردەکەت بی بڕۆ بابا Hehehehe